لا هێزەکانی تورکیا بۆ دومان دەکرێت ئەمە شاپیش گوندەکانە لەناو مارەکانی داوە کە گوندی غەلیفان و گۆڕەشێر و ئارەکان دەگرێتەوە لەگەڵ لێکیان هاسە سەرێکیاکە بۆ دومان دەکات ئەگەر هەو هەر ئەم شەو ئەم گوندانە نێزیکەی دەگوند چۆل دەکرێن لە دەڤەری برادۆ Yani. Allah fazla hissediyor. Atıyla baktılar işaret fazla. Gel bir şey yapalım. خێزانە بێ خوارە خێزانە هەوسە لێرە دە خێزانە بێ خوارە خێزانە بێ خوارە داکەم باکە نەخوارە خەر خێزانە خری بینە خوارە حیوانە راوي بس راوي هيك كاك استا زور بس اختين تعادل بردمان دكتور Zor zor. Şöyle bir şey bilmiyorum. Burayı ne yaptın? كرة Söyle lan. والله خير تاكل واذا بينا في ميبا زور بس اختي برين دار